ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا گرفت و قەیرانەکانی کەرتی پەروەردەی خستە ڕوو باز لەوە دەکەن مەترسیەکان تا ئاستی مەترسیدار و نەخوێندەواری و دابەزینی ئاستی زانستی قوتابیان ڕۆیشتووە. لە ئێستادا هەرێمی کوردستان پێویستی بە 3000 بینای قوتابخانە هەیە تاکو قوتابیان بتوانن بە شێوەیەکی ئاسایی تیایدا بخوێنن. جگە لەوەش لە 60% خوێندن لە کوردستان کراوەتە پاراڵێڵ، ئەمەش بارگرانیەکی ترە لەسەر هاوڵاتیان. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات بەشێک لە خوێندنگاکان لە ڕابردوودا لە ناو بینای سەربازی و بنکەی پۆلیسدا بوون. کەلانی کەم ئێستا پێویستمان بە 3000 بینای خوێندنە بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کوڕیانەی کە قوتابیان یاریمی کوردستان بە شێوەیەکی ئاسایی بتوانن لە ناو پۆلەکانی خوێندندا درێژە بە خوێندن بدەن، کە بەداخەوە بەشێکی زۆری قوتابیانمان لە ئێستادا گرفتاری خوێندنن بە شێوەیەکی تەندروست لە ناو قوتابخانەکاندا. تا ڕادەیەکی زۆر خوێندنی لە وڵاتەکەماندا بەڕێژەی لە 60 زیاتر، واتە لە 60 خوێندن لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا خوێندنی پاراڵێڵە کە ئەم بژوای کردووە ئەرکی سەرشانی قوتابی و کەسوکاری قوتابی بە جۆرێکی زۆر پرس و گران کردووە. دەرماڵەی خوێندن ئەو هاوکاریە مادیەیە کە حکوومەت بە قوتابیانی دەدات لە هەر وڵاتێکدا، بەڵام حکوومەتی هەرێم ماوەی 4 ساڵە بڕیویەتی ئەمەش کاریگەری بەسەر قوتابیان و خانەوادەکان نیشانجێ هێشتووە. ساڵیان ڕابردوو کە دەرماڵە درراوە خودۆشاسیدارای درراوە بە قوتابیان خاستن ئەوانەی دەرەوەی شارن هاوکارێکی زۆر باشەوە بەلایانی کەم بۆ هاتوچۆیەکەیان، واتەوان لە مانگێکدا گەر جارێک یاخود دوو جار بیانویستی بێت بگەڕێنەوە بۆ شارەکەی خۆیان ئەو کرێ هاتوچۆیان پاڵپشت ئەو دەرماڵەی پاڵپشتێکی زۆر باشە بۆ کرێ هاتوچۆیان وە قوتابیانی کە لە ناو شاریشن بۆ بە پاڵپشتێکی زۆر باش بۆ خانەوادەکانیان کە مەسروفی ڕۆژانەیانی لانی کەم بە شێوکی کەمیش پێی پێپڕکەنەوە. بەداخەوە ئەوە زۆر پشتگوێ خراوە. ئەم ساڵ هیچ چایسەدارایەک وەکو دەرماڵە نەدراوە بە قوتابیان. ساڵیان ڕابردوو کە بەڵێنراوە تەنها یەک شایستە هاتووە، دوودانە هاتووە، ئەویش تەنها بۆ ئەوەی چای قوتابیەکان ببەستن یاخود ئیدی خۆپشاندان نەکەن، بێدەنگ کەمێکیان بێدەنگ بکەن. هەر ئەوە ئەگەرنا نەخێر بەردەوام نەبووە و بووەتە بارگرانیەکی زۆر لە کاتێکدا مافی ڕای قوتابیان و خوێندکارانی وڵاتەکەمانە. سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەڵێت بەهۆی پێنەدانی موچەی مامۆستایان کە ماوەی 10 ساڵە کێشەی موچەبوونی هەیە و کاریگەری تەواوی کردوتە سەر ئاستی زانستی قوتابیان کە ئەمەش ئەو مەترسیە قوڵ دەکاتەوە کە نەوەیەکی نەخوێندەوار بەڕێوەیە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.